ئەم بەیانەی کێشەی ئۆکسسیژین دروست بووە لە نەخۆشخانەکەمان نەخۆشخانەی ڕزگاری، بەڵام ئەمە دڵنیاتان دەکەینەوە کەوا هیچ کێشەی ئۆکسسیژین نییە لە نەخۆشخانەکەمان، بەڵێ ئەمە دەمان هەیە ڕوونکردنەوەکی بدەین. ئێستا ئێمە زیاتر لە 230 نەخۆش هەیە لە نەخۆشخانەکەمان. ئەو نەخۆشخانەیە تەنها ئەو حاڵەتانە وەردەگریت کە باری تەندروستیان ناجێگیرە، هەموو حالەتی خەتەرن. فهەر 230 نەخۆش لەسەر ئۆکسسیژینە و زۆربەی نێزیکەی لە 150 زیاتر لەسەر نەخۆش ئامێری هەناسەدانە کە پێی دەڵێن بایپاپ و سیپاپ و چاودێری چڕ واتە بۆڕی هەناسە. ئەوە ئۆکسسیژینی زیاتر دەوێت لە ئۆکسسیژینی اعتیادی. نەخۆشەکانیت کە تر ئەوانیت کە لەسەر ئۆکسسیژینی اعتیادیە کە بە بتڵ بۆیان دەدرێت بە ئۆکسسیژینی اعتیادی. ئەوە وا دەکاتن کە سەرفیاتمان زۆر بی لە ئۆکسسیژین. هەر هەموو نەخۆشەکان لەسەر ئۆکسسیژین فەروە دەکاتن، ئەمە هەندێک جار کێشەی ئۆکسسیژین دروستبی. ئێمە بە نسبەت سۆرسی ئۆکسسیژین کە مەزدەری ئۆکسسیژین لێمان دێ دوو سۆرسمان هەیە. یەک ئۆکسسیژینی سائل شل کە دێتن لە سلێمانی دێتن لە کارگەکەی لە سلێمانیە دوو ڕۆژ جارێک بۆمان دێتن بە تانچی دێتن لە ناو تانچی دەدرێ پڕ دەکرێتەوە دەستە ناو نەخۆشخانەکەی بە سنترال مرکزی. لە هەروەهاشدا ئەمە ئۆکسسیژین قەنانیمان هەیە بە قنینەش دەدرێتە نەخۆش. طبعاً ئەو گرفتە کە هەموو ئەمە ڕۆژانە ئەو گرفتەمان هەیە. دڵنیاتان دەکەینەوە کە ڕۆژانە گرفتی ئۆکسسیژینمان هەیە چونکە لەبەوەی سەرفیاتی زۆرە. ئەو گرفتە ئەمە قەت وەمان نەکردیە کە تەسیل لەسەر هاوڵاتیان بکاتن لەسەر نەخۆشخانەی بکاتن، ئەمە هەموو ڕۆژێ حەلی دەکەین. بەڵام دیارە ئەوڕۆ لەبەرەوەی 2 سعات ئۆکسسیژینی شل تاخیر بوو لە ڕێگەی سلێمانی تاخیر بوو، ئەو گرفتە تۆزێک پێوە دیار بوو. هاوڵی نەخۆش هەستی کردکە ئینەهوو نەخۆشی کە نەخۆشەکەی سنترال نەمایە دیتی عملەکان زیاتر لە حەدی خۆیان ئیش دەکەن، فلەبەری ئەو غەڵبەیان دروست کرد ئەو شتە بوو. ئەمە دڵنیاتان دەکەینەوە هیچ نەخۆشێک لەبەر کەمی ئۆکسسیژین نەمردیە لە نەخۆشخانەکەمان، بەڵکو ئەمە ڕۆژانە نەخۆش لە کنەمە دەمری لەبەرەوەی بار و دۆخیان ناجێگیرە. ئەمە دڵنیاتان دەکەینەوە کە لەبەرەوەی نەبووە کە ئۆکسسیژین لەسەری قەتع بۆیان ئۆکسسیژین نەبووە. بەڵێ نەخۆش ئۆکسسیژین ئەمە بە بەردەوامی عملە کارمەندی نەخۆشخانە دکتۆر ئەمە نەخۆش بە بەردەوام ئەوە سۆرسەکەی ئۆکسسیژین دەگۆڕی لە قنینەی دەباتە سنترال لە سنترال دەینتۆ قنینە ئەوە شتەکی ئاساییە کە لە نەخۆشخانەی دەبی. بەڵام لۆ ئێستا زیاترە لەبەرەوەی عەدەدی نەخۆشی زیاترە، ژمارەی نەخۆشەکان زیاترە و باریدۆخیان ناجێگیرە. فلەبەر هەندێ کە ڕۆژانە ئەمە ڕۆژانە ئەمە بەداخەوە تەبعاً دەڵێن بەداخەوە بە ڕۆژانە بەهۆی کۆڕۆنەوە نەخۆش لەو نەخۆشخانەیە دەمری و مەرگ دەداتن. و ڕۆژیت کەش هەیە کە عەدەدی نەخۆشی کە مردیە لەو ڕۆ زیاتر بووە. بەس ئەمڕۆ کە هەندێک هەبووە مردیە بەو ڕۆ سبەینێ بەس سەبەبەکەیەوە نەبوو کە ئۆکسسیژین لەسەری قەتع بووە. ئەمە زۆر جار مەسەڵەن دەبین لەگەر احتیمال هاوڵاتی قسان دەکەن دەبێت بەخۆی ئۆکسسیژنەیە. ئەوە تەسەڕوفەکی خۆییە کردیتی کەس ئیدارەی نەخۆشخانەی نەیگوتیە بۆ ئۆکسسیژینی بینێت چونکە ئەمە ئۆکسسیژینمان نەقس نەبووە. ئەمە زیاتر لە 200-300 قنینەی ئۆکسسیژینمان هەیە و بەێ ئێستاش نەقس بووە. ئەمە نەقس بە بخۆمە ئۆکسسیژینمان هینە احتیمال تەسویرتان کردیە کە ئۆکسسیژین هاتیە، ئۆکسسیژین لە نەخۆشخانەی کەلۆمان هاتیە لە نەخۆشخانەی ڕۆژئاوا ڕۆژهەڵات کە لە تەنیشتمانە لە نەخۆشخانەی ڕاپەڕین کە هینایەتیان بۆیان ناردینە پێویستمان پێ بووە ئەوانیش کە زیاتر هەیان بووە توانیتیان مساعدەمان کرد کە لەو ئەو 2 سعاتەی نەقس دروست بوو لۆیان هیناین و ئێستاش ئۆکسسیژینەکە گەیشتە جێ و هیچ مشکلەشمانە دەتوانین هەر کەسێک حەزی لێبی ئەمە بە پێی ڕێنمایی خۆمان دەتوانن بچنە ناو نەخۆشخانە کەەوە بی ئۆکسسیژین هەیە.